لەگەڵ دەرسی 12 بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی کە باسی ڕێساکانی جیهاد دەکات لە دیدی ئەهلی سونەت و جەماعەتەوە. ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باز لە گومانێکی دژواری شێخی ئەلبانی یەکەم ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ شۆڕشی چەکداری دژی حاکمەکان و کۆدەتای سەربازی بیدعایە. ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی العقیدة الطحاویە شەرح و تعلیقاتی خۆی چاپی مەکتەبی ئیسلامی ساڵی 1398 کۆچی لە لاپەڕە 47 دەقی تەحاوی خۆی دەقەکەی تەحاویە فەرمێ شۆڕش بەرپاکردن و یاخیبوونمان دژی سەرپەرشتیارانی کاروبارانمان و پێشەوایانمان پێڕاست نییە، یعنی کارۆدەستانی سیاسی، بازڵ موسلمیشیان کردبێ دوعایان لێ ناکەین و ملکەچی و جۆڕاڵیشیان وەل ناکەین. دەربارەی ئەم دەقا شێخی ئەلبانی لە پەراوێزەکەیە ئەفەرمێ ڕاڤەوانی کتێبەکە، یعنی شارح الكتاب، مەبەستی لە ئیبن ئەبی العزی حەنەفیە کە ئەو دەقەکەی تەحاوی شەرح کردوتەوە و ئەوەی ئیبن ئەبی العزش مەشهور بووە هەروەکو کە دەقی تەحاوی مەشهورە. شێخی ئەلبانیە فەرمێ ڕاڤەوانی کتێبەکە فەرمودەی زۆری لەم بارەوە هێناوەتەوە بە تەخریجکراوی ئەیبینی. پاشان ئەفەرمێ ڕاڤەوانە فەرمێ کە هەر گوێڕایەڵیانە بین بازڵ موستەمیشیان کردبێت، چونکە گوێڕایەڵی نەکردن و ملکەچ نەکردن بۆیان و شۆڕشکردن دژیان خراپەکاری و بەدی زیاتری لێ ئەکەوێتەوە. چەندین بەرابەر زوڵم و ستەمەکانی ئەوانە بێ ئارامگرتن لەسەر زوڵم و ستەمی ئەوان مای سڕینەوەی گوناحە، چونکە خوای گەورە لەبەر خراپی کار و کردەوەی خۆمانە کە ئەوانی کردووە بە باڵا دەست بە سەرمانەوە، سزاش لە توخنی تاوانە. بۆیە ئەرکمان ئەوەیە کە داوای لێخۆشبوون بکەین و بکەوینە پەروەردەکاری و چاکسازی کار و کردەوەکان. خوای گەورە دەفەرمێ وەکەذالکە نوەلی بعض الظالمین بعضا بما كانوا یەکسیبون. واتە ئاواستەمکاران سەرنجامی ئەو کار و کردەوانەی دەیان کرد هەندێکیان بەسەر هەندێکی تریان ئەزاڵەکەین. جا ئەگەر ڕەعیەتەکە، یعنی خەڵکەکەی ژێردەستی ئەو حاکمانە، ویستیان لەو زوڵم و ستەمەی حاکمەکە قوتار ببن، با زوڵم و ستەم نەکەن. ئەلبانی لێرەدا هەم قسەکانی ڕاڤەوانەکە قسەکانی ئیبن ئەبی العزی حەنەفی کورت کردوتەوە، هەم وشەی ئەتەربیەی خستۆتە شوێنی وشەی ئەتەوبە. ئیبن ئەبی العزی حەنەفی ئەفەرمێ حەلکردنەکە ئەوەیە کە تۆبە بکەین، ئەمە فەرمێ ئەوەیە کە پەروەردە ببین. پاشان ئەلبانی لەسەر قسەکانی ڕاڤەوانەوە هەندێک بۆچوونی خۆی نووسیوە و ئەفەرمێ ئەمە دیاریکردن و ڕوونکردنەوەی ڕێگای ڕزگاربوونە لە زوڵم و ستەمی حاکمەکان کە هەر لە خۆمان و بە زمانی خۆشمانە دوێن. ڕێگاکە بریتیە لە تۆبەکردن، گەڕانەوەی مسلمانان بۆ لای خوای پەروەردگاریان، ڕاستکردنەوەی عەقیدەکەیان و پەروەردەکردنەوەی خۆیان و کەسوکاریان لەسەر ئیسلامە ڕاستەکە کە هێنانەدی ئەو ئاەتەیە کە دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم، کە یەکێک لە داعیانی سەردەم، ئەمە هەر قسەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ یەکێک لە داعیانی سەردەم جا ئایا نەیزانیوە کە ئەوە شێخ حەسەن الهوضەیبی ڕابەری دووهەمی ئیخوان مسلمینە ڕەحمەتی خوای لێبێ یان بەعەمدەن ئیهمالی کردووە. ئەفەرمێ ئەلبانیە فەرمێ کە یەکێک لە داعیانی سەردەم ئاماژەی پێکردووە و دەڵێ ئەقیم و دەولەتە الئیسلامی فی قولوبکم تەقم لەکم عەلا ئەڕضیکم، واتە ئێوە دەوڵەتی ئیسلام لە دڵ و دەروونتاندا دا بمەزرێنن لەسەر خاک و وڵاتیش بۆتاندا ئەمەزرێ. ڕێگای ڕزگاربوون ئەوە نییە کە هەندێک کەس وای بە مێشکیدا دێ کە بریتیە لە شۆڕشی چەکداری دژی حاکمەکان و کۆدەتای سەربازی. ئەمانە لە بیدعەدا هێنراوەکانی سەردەمن و پێچەوانەی ئەو دەقە شەرعیانەن لەوانە کە دەفەرمێ ئەوەی لە دڵ و دەرونی خۆتاندایە بیگۆڕن. حتمەن پێویستە ئەو پێگە و زەمینە چاک بکرێ کە بیناکەی لەسەر ڕادەگیرێ
وَلَيَنْصُرَنَّ اللَّهُ مَنْ يَنْصُرُهُ إِنَّ اللَّهَ لَقَوِيٌّ عَزِيزٌ. خوای گەورە بە تەئکید ئەو کەسانە سەرخات کە دینەکەی سەرخەن، خوای گەورە بەهێز و بەدەسەڵات. لێرە قسەکەی شێخی ئەلبانی کۆتایی پێهات.